لەم ڕۆژە پڕشکۆیەدا سەری ڕێز و نەوازش لە خەباتی پرسەروەری سەرۆک مامجەلال دادەنەوێنین کە تەمەنی خۆی لە پێناوی کورد و کوردایەتی بەخشی، لە پێناوی بەرزەستەکردنی مافەڕەوەکانی میلەتەکەمان بەخشی، لە پێناوی کورد و کوردستان و ناوچەدا ڕاوەکان و هەموو خەڵکی ستەمدیدەی ئەم وڵاتە بەخشی لە یادی ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان درود بۆ گیانی شەهیدانی سەربەرزی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم شەهیدانی کوردستان دەنێرین و لێرەوە پەیام دەنێن بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدانمان کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێن دروست بووە و هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان کەسوکاری سەربەرزی شەهیدەکانی لە یادا. من بە فەخر و شانازیەوە ئەمڕۆ بەشدارین لە ساڵیادی ڕۆژی شەهیدانی یەکێتی هەموو ساڵێک لە 21/11 ڕۆژی لە سێدارەدانی سەرکردە تێکۆشەرەکانی یەکێتیە. ئەم ڕۆژە پیرۆزە دیاریکرا بۆ ڕۆژی شەهیدانی هەموو یەکێتی. بە فەخر و شانازیەوە وەک ڕەشەهید شانازی دەکەم بۆیە لەم ڕۆژە پیرۆزەدا سڵاو لە گوڵکۆی سەرۆک مامجەلال، سڵاو لە گوڵکۆی شەهیدانی یەکێتی و گشت شەهیدانی کورد و کوردستان. ئەگەر یادی شەهیدانی یەکێتی بکەینەوە نە بە چرکە و نە بە سەعات و نە بە دەقە و نە بە ڕۆژ و نە بە مانگ ناتوانین یادی شەهیدەکانی یەکێتی بکەینەوە، چونکە شەهیدانی یەکێتی ڕۆژ و شوێن نما لە شار و قەزا و نەحیە و گوند و شاخ و خوێنە شەهیدانی یەکێتی نەڕژابێتن.